ئەمڕۆژ ئێمە کۆمەڵە تۆرمان بۆ ئامادەکردوون لەگەڵ کۆمەڵە ڕاستە و خۆشمانە بێ کە بزانین ئەمڕۆ چالاکیەکان خۆی لە چیا بینێتەوە کە باسی ئاڵای کوردستانەکەین ئەمە بە پیرۆزیەوە بێسێریکەین. ئێمەش هەمیشە وەک تۆ ئاماژە پێیا دەستگای میدیایی کورسات لە هەموو بۆنەکانە کە تایبەت بێ بە میلەتی کورد هەوڵین ئەو ڕۆژە بە بەرزی ڕابگرین. بۆیە ئەمڕۆژ تەورێکمانە بێ گفتوگۆ لەسەر ئاڵای کوردستانەکەین، مێژووی ئاڵای کوردستانەکەین، پیرۆزی ئاڵای کوردستانەکەین و لە هەمان کاتیشە ئێمە چۆن بتوانین ئاڵای کوردستان بچێتە ناوەندە ئەکادمیەکانەوە هەر لە باخچۆ هەتا ئەکاتە زانکۆ و هەتوانن بە شێوازی لە شێوازەکان خۆشەویستی ئاڵای کوردستان لە نەونەوەی داهاتووە بچێنین. بۆیە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئاکۆ عەبدولکەریم شوانی ماکرۆک مامۆستای زانکۆ پسپۆری مێژوو بۆی کە بتوانین هەندێک زانیاریمان باتێ لەسەر ئاڵای کوردستان. دکتۆر جان بەخێر بێ. زۆر بەخێر بێ دکتۆر گیان سەر چاوانمان فەرموو. بەخێر بێ دکتۆر. سپاس. بانی باش دکتۆر. ڕۆژی ئاڵای لێ پیرۆز. ڕۆژی ئاڵای کوردستان لێ پیرۆز. سپاس بۆ ئامادەبوونە. چۆن باسی ئەم ڕۆژەمان بۆکەی دکتۆر تۆ؟ خۆت پەیامێکەیە لە ڕۆژی ئاڵای کوردستانە؟ پێکمان بەرزی و پیرۆزی ئاڵا بۆ هەموو میلەتونەتەوەیەکێکە لە شانازیەکان ئێمە ژۆک و کورد لەوەیە لە 100 ساڵی ڕابردووە خەباتێکی زۆر بۆ ئاڵای کوردستان کرابێت جار لە بە هەر شکڵ و شێوەیەک و لە هەر پارتیەکی کوردستانە بێ ئەو ئاڵایە خەڵکێک لە پێناوی و لەژێر سایە شەهید بووە. ئەمڕۆژ بەرز ڕاگررتنی و ئاڵای و پیرۆزی ئاڵایە ئەرچی سەرشانی هەموو تاچێکە جا لەو ئاستی خوێندنەوە یاخود لە ناو بازارڕا بێیان لە هەر کایەکی ژیانە بێ تا چەند تۆواکەی و کەسە ئەو ئاڵایە بێی خۆی بزانێ بەلایەوە پیرۆز بێ. پیرۆزی مەبەستم لێرە ئەوەیە کە تۆ ئامادەی تیا بێ هەم ڕێزی بگری هەم بەرگری لێ بکەی نەک بخرێتە قاڵبێکی دیکەوە ناچکە لە ڕاستیە پیرۆزی ئەوەیە کە تۆ ئەو شتت بەلاوە خۆشەویست بێ. لەوانەیە لە هەندێک میلەتە ئاڵا بۆتە لەوە مەسام تۆ سەیری ئەمریکەکان کە ئاڵا لەوە تێپەڕیوە کە تەنها پارچە قوماشێک بێ یا خۆت شتێک بێ لای ئەوان بۆتە بابلین شعبیترین لۆگۆکان لە ژیانە. ئێستا ئەمڕۆ تورکەکان هەوڵی ئەوادن بە تایبەتی لە 50 ساڵی ڕابردووە بکەن مەسەرەن ئاڵا لای هەموو تورکیەکی چێبێ لە شتەهرە پیرۆزەکانی تر بە باڵەخانەی ماڵەکانەوە هەڵیەواسێ بە دەرگای ماڵەکەیەوە هەڵیەواسێ بۆ ئۆتۆمبیلەکەیەوەکە. ئەمە تەبعاً دەوری حکوومەت و دام و دەستگا شێرەوەیکەوە چۆن کار بۆ ئەوواکە ئەو ئاڵایە خۆشەویستکە. باشە دکتۆر زۆر جارەڵێن ئێمە ئاڵا ئەتوانێت بێتە شوناسی نەتەوەیەک یعنی هەموو نەتەوەیەکیش مافی خۆیەتی کە چۆن ڕێت لە ئاڵاکەی خۆی بگرێ. ئەو ئاڵای ئێمەش کە من لە سەرەتایە لەگەڵ هاوکارم لانە باسمان کرد هەت لەو ڕەنگانی کە پێکاتوە هەر یەکە و تایبەتە بە میلەتی خۆمان. ئێمە چۆن بتوانین بەڕێستان وەکو مامۆستایەکی زانکۆ چۆن بتوانین ئاڵا بکەینە بابەتێکی زۆر گرنگ لە ناوەندە ئەکادمیەکانە یعنی هەر لە سەرەتاوە مناڵ گۆشت بکرێ کە چۆن زمانی دایکی خۆشوێ کە زمانی کوردیە کە چۆن بتوانین ئەو دابوونەری تێ لە باو باپیرانمانەوە بۆمان هاتەوە لە ڕووی جلو بەرگ و لە ڕووی هەڵسوکەوت و لە ڕووی کۆمەڵاتیەوە ئاڵاش ببێتە بەشێکی گرنگ کە فێری مناڵەکانمانی بکەین. بێگومان من ئەوەی لەوەیە دانیشتمم گوێم لێ بوو بەڕێزت باسیەوە تەکرکاتی خۆی مەسەرەن کە بۆ ئاڵای من بێگومان بۆیان نەگەیشتم زمانی ئێمە ئاڵای عێراق بوو پێنجشەمان مناڵیان کۆ کردەوە لە کاتی زەنجی عێراقیێرانە تەقەشیانە کرد ڕۆژی پێنجشەمان بە دیار ئاڵاکە و کۆمەڵێکیانە هێنا ئەوانە پێیانوتن تەڵایع و بێگومان ئێمە بەمایانە گەشتین کاتێ من ڕاپەڕین بوو من چوومە زانکۆی تر لە زانکۆش ئەو مەراسیمانە نامێنێ بەڵام دواتر ئاگام لەوە بۆ مەسەن دوور و نزیک کە مەسەن بۆ نمونە ئێستاش لە مەکتەبەکانە لە هەموو خوێندناوەندەکانی خوێندنە نازەم لە ئامادەی بەڵام لە بنەڕەتیە یادەکرێتەوە. بێگومانی چێ لەو شتانە ئەوەیە کە تۆ چۆنەکو وەزارەتی پەروەردەواکەی کە ئەمە وەکو ڕێوڕەسمێک من بەلامەوە ئاسایی ئەگەر هەموو پۆلێکیش ئاڵایەکی تێ هەڵواسرێ ئەمە دەور زۆرە بینێ بەڵام کاک سەرکۆ لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە تۆ چەند وەکو دەسەڵاتی سیاسی خۆت کار بۆواکەی خەڵک ئەو ئاڵایە بەهی خۆی بزانێ چکە ئاڵا تەنها ئەوە نییە تۆ لە مەسەب خۆسا ئاڵای ئێمە لە نەوتویە گرتوەکان نییە بابڵێ لە کۆڕ و هینە نێودەوڵەتەکانان نییە چکە ئێمە دەوڵەت نین ئێمە هەرێمێکین لە ڕاستی شەهریمێکی دیفاکتۆین ئەمری واقعین مەسەن بۆ نمونە نەچونێتە ناو کۆڕ و کۆمەڵە نێودەوڵەتەکان و ئێستاش بەدە هەندێک لایەن هەیە مەسەن پێی خۆش نییە کە تۆ چێ بێ لە پای ئاڵای ئەگەر هی لێشت قبولکە هێنێمدانی بێ لە پاڵی عێراقان بەڵێ بەڵام تۆ چۆن وە ئەەکەی ئەم دەسەڵاتە سیاسی کوردی کار بۆ ئەوواکە کە من وەکو هاوڵاتیەک لەم هەرێمەیە هەست بکەم ئەم ئاڵایە مای پاراستنی منە مای شکۆمەندی منە کە من لە سایەیە هەست بە ئاسوودەیی بکەم هەر کاتێک من ئەم شتانم نەبینی لە کۆمەلگا و لە سیستەمە سیاسیەکەمە ئەم ئاڵایە بۆ من لە پارچە قوماشێ زیاتر نابێ. ئێستا خۆ هەندێک دەوڵەتی ئەو مەرحەلەی تێ مەسەن وڵاتی تیا زلهێزە مەسەن بۆ من لەوانەیە وەکو ئەمریکان و کۆندی وڵاتی دیکەسەوە من بڕوا ناکەم لە ئەڵمانیایە لە دوای جەنجی دیانی دۆمەوە خەڵک ئەوەندە ئەو ڕێوڕسمانەی بۆ
ئاڵا لە ئەمریکای خۆ هەندێک وڵاتی کاکە بیکات بەڵام ئاڵاکە و ئەڵمانیا وڵاتێکە لە گەورەیەکی لە ڕووی ئابووری و لە ڕووی هەندێک پێگەیکەوە کەم نابێتەوە بریتانیا بە هەمان شێوە چەند ئاڵایەکی هەیە کە تەمسیری خودی بریتانیاکە هی نەتەوەی با بڵێن هی شانشینی یەکگرتووەکە هی وڵاتانی کۆمەنوێڵفەکە چەند ئاڵایەکی هەیە لە باتی ئاڵایەک بەڵام تۆ لێرە گرنگەوەی ئەم وەکو سیستمی سیاسی کارێک بکەیت کە مەسەرەوە ئاڵایە خەڵک بەڕاستی بە شانازی بزانێ هەردوو گۆ یاخود قۆماشێک نەبێ باش اینجا دکتۆر بەڕاستی گرنگە لەگەڵ ئەوەی کا بەڕێزت باسی ئەم بابەتت کرد ئێمە ئەم ئاڵایە جێگی شانازی بێت بۆ هەر تاکێک اینجا ئەگەر بێت و ئێمە مێژووی ئەم ئاڵایە بزانین ڕەنگە شانازیەکەمان زیاتر بێت بۆ ئاڵاکەمان تۆ باسێکی مێژووی ئاڵای کوردستانمان بۆ بکە با بزانین مێژووی ئاڵای کوردستان چۆن بووە سەرەتا چۆن ئەم ئاڵایە دروست بووە هەروە ئەم ڕەنگانەی کە لە نێو ئاڵاکەیە چۆن دیاری کراوە بێگومان سەبارەت بەوەی کەوا مێژووی ئەم ئاڵایە چۆنە کورد وەکو ئاڵا کە باسی لێکرێ پێش با بڵێم ئاڵایە باس دەواکرێت کە کۆنتترین ئاڵای کورد ئەو پارچە قوماشە بۆ کە بەبەر با بڵێن بە بەرۆکی کاوەی ئاسنگەرەوە بۆ دوای کوشتنەی زوحاک بۆ ئاماژەکردن بە سەرکەوتن و دیاریکردنی شوێنی خۆی بەڕمەکەیەوە کە هەڵیەواسێ پێڵەن درەفشی کاویان ئێستش لە ئێران تامەخیرە ڕێکخراوێکی چەپیانە بەناوی ڕێکخراوی درەفشی کاویانەوە ئەو هەرزیاتر لەو پارچە پەڕۆیی بەرسنگی کاوە وەرگیراوە دوای ئەو ئەوەندەی ئێمە ئاگامان لێبێ میر نشینەکان باز نەکراوە بەڵام وەکو بڵێ ڕەنگەکەی دیاریکا بەڵام ئاماژە بۆ کراوە کە مێنشینە کوردەکان ئاڵایە خود لۆگوی خۆیان هەبوو بێ دیارترینیان سەلاحەدینی ئەیوبی کە دەسەڵاتێکی کوردیش نەبووە بەڵام خۆی سەرکردەیەکی کووردە ئاڵاکەی ئاڵایەکی زەرد بووە کە مەسەرەن بەکاری هێناوە دواتر ئەم ئاڵایک ئێستا ئێمە با بڵین تەمانە ئەمە گۆڕانکاری زۆر بەسەرا هاتووە ڕاو بۆچوونەیە سەرەتا چۆن بووە بێگومان خۆی باز داواکرێت گوایە کاتی خۆی بۆچوونێکەیە لە زمانی مامۆستا زەمان لە بەز وەک کاتی خۆی ئەحمەد مختار بەجی جاف ئەم ئاڵایی نەخشانوە بە ئەساسە سەرەتاییەکەی کە هەر ئەم سێ ڕەنگە بۆ بەڵام لە باتی ڕۆژێکی ئاوهاتی شکدار با بڵین بازنەیەکی زەردی تیا بووە گوایە مێجەر نۆئێل دواتر کە گەشتێکی باکوورەکە لەگەڵ خۆیان ئەیبات و ئەیا بەسەرکردە کوردەکانی با بڵین ئەو کاتەی موسەقەفینی کورد کە کۆمەڵی تەعالی کوردستان و چەند جەمعیەتێکی کە ئەو ڕۆژگارە و ئاڵایان بەکارهێناوە کە زیاتر ئاڵاکە هەر ئەم سێڕەنگە بووە وەک ئێستا بەڵام لە باتی تیشکێکی ئەمەی کە تو ئەم تیشکانی هەبێ خەسەرەت تیشکەکان لە ژمارەشیان و لە شێوازەکانی شیانەکەین دواتر ئەگەر بوار هەبوو خەپلەیەکی خڕ بووە و بەڵێ بازنەیەک دواتر کە ژێکاف دروستە بێ کۆمەڵی ژێکاف لە ناویە پیتێکی جێی و پیتێکی کەیدانێ بۆ ژێ کاف ئەو باڵیرۆکو لە لاتینیا کە ئەوە بۆ ژدانراوە ئەمە لە ناو بازنەکەیان بڵێ ئەمە ئەمێنێتەوە قسەلەواکەن خۆی بوونیش کە وەکو ڕێکخراوێکی کوردی ئاڵای خۆی هەبووە شۆڕشی ئارارات بازدەواکرد هەر ئەم ڕەنگە بۆ دوو چیایی تیا بووە زۆرێک لەمانە گوایە دەوڵەتی ماد ئاڵای هەبوو بەڵام زۆرێک لەمانە بڵی سەداسەد بەجێ ماوە و بەڕسمەوە ماوە لەوانەیە هەندێکیان بڵێم نەچێتە قاڵبی بۆ چوونێکی زانستی سەداسەدەوە بەڵام ئەمەی تر من نەزانم لە کۆمەڵە کوردیەکانی کۆمەڵە سەقافی سیاسیەکانی باکووری کوردستان دوایەوەی اتحاد و تەرەقی لە 1970 هاتنە سەر حکوم زۆرێک لە کرانەوە ڕوویدایتر لە دوای 1970 ئەو کۆمەڵە ڕێکخراوە کوردیانی کە لە ئەستەمبوڵ و شارە کوردەکان دروست بوونە هەوڵیان داوە وەکو باسەکرێ یەکەم جار ئەوان کوردەکانی باکوور کە ئەم ئاڵایە کە وەکو باسەکرێت لە کوردستانی باشوورەوە بێگومان شاکر مەجروم بە ڕەحمەت بێم کابرا ڕەواندزیە کێچێکە لە موسەقەفینی ڕەواندز و چکە لە پیاوە دیارەکان کوڕەکەشی بە ڕەحمەت بێ فەرهاد شاکر مەجرومیش کەسێکی دیار بووە هەر ئەو باسی لەوە کردەوە بۆ دکتۆر زەمان لە بەس کە گوایە کاتی خۆی ئەم نەخشانی ئەم ئاڵایە سپێردراوە بە ئەحمەد مختار بەجی جافەندێک ڕێی دیکە ناوی دیکەشێنگەوە کوردێکە بە ئەسڵ سلێمانی و لە ئەستەمبوڵ کێشابێتی بەهەرحاڵ دواتر ئێمە کە ئەمە ئەبینینەوە بە شێوازێکی دیکە هەر بە هەمان ڕنگ لە سەردەمی کۆمارایە کە هەژار و هێمن لە شعرەکانیان باسی یەکەن و پێناسەی ئەو ئاڵایەکەن ئەوان نیو ڕۆژ بووە قەڵەمێک بووە گوڵەگەنم و گوڵە جۆی هەرێکڵەن بەڵگەڵای تووتن و گوڵەگەنمێکە بەهەرحاڵ تایە نەخشێنراوە و ئەویش ئەو کاتە با بڵین سیمبۆل بووە بۆ خوێندەواری بۆ کشت و کاڵ و با بڵین چالاشی ئابووری لە کوردستانە ئەمە هەبووە ئەم ئاڵایە ماوەتەوە بەم ڕەنگانەوە
دوای ڕاپەڕین ئێمە کەم ئاڵایەمان بینیەوە ئەو کاتە پاسۆک وەکو پارتێکی سیاسیم ئاڵایی کردبوو بە لۆگۆی خۆی بەڵام لە ڕاستیە نە ئەم پاسۆک و نە پێش ئەوانیشی جێکێ لەوانە ئاماژەیان بوو ئەوە نەکردووە کام ئاڵایە 21 تشتی هەیە چونکە بەڕێزینە مانگی با بڵین جەژنی نەورۆز ئەکاتە یەکی ساڵی کوردی ئێمە لەم پارچەی کوردستانە بە ساڵی کوردی ناڕۆین لەبەرەوەی بە تەقویمە خۆ بڵێن بە ڕۆژمێری گریگۆری ئەڕۆین سوتفە ئەکایەکی نەورۆز بە 21 سێ ئەکەوێ خەڵکە چێ 21 تشتی بۆ دانێت لە کاتێکە تەنانەت لە کوردستانی ڕۆژهەڵاتیش ئەوان بە تەقویمی هیجری شەمسیە ڕۆن با بڵێن کۆچی هەتاوی لەوێژ مانگەکانی ئەوان بە پێی نەورۆز نییە کەواتە دوکتۆرە بۆ چوونە تاوانیە کەم 21 تیشکە بۆ ئەستن لە هیچ من حەز ئەم لێرێکشت جاری کرد لە زۆر بەرنامەیە باسم کردووە ئەم ئاڵایی کە ئێستا تۆ ڕۆژەکەی بینی بڵاو بۆ تۆ بەسەر سەوز و سوورەکەیە ئەمە دوای 96 وای لێکرا ئەگەر بەڕێستان متابعی دوو گۆڵی ئەوانە بکەن ئاڵای ئەرجنتین خۆرێکی تێدایە تیشکەکانی کورتێک و درێژەکە و لە سپیەکە تێ ناپەڕێ سەر و خواریشینە ئەوەی ئێمەش بڕۆ سەیری کە هەتا ئەوەی پاسۆک کە من لە یادمە قۆناغی دوو زانکۆ بم ساڵی 92 کە کۆمەڵەی جوگرافی بریتانی دانی بۆ ئاڵایە ناوەکو ئاڵایەکی با بڵین باوەڕ پێکرا و ئەو کاتە ئێمە لە زانکۆ ئاهەنگمان بۆ جێرا ئەو ئاڵایەش کە بەرزکرا بۆ ڕسمە ئەیداندا بوو هەر بە دەوری با بڵین ڕۆژە خڕەکەیان تیشتێ کورد و تیشتێ درێژ بەبێ ئەوەی سنووری با بڵین سپیەکە تێپەڕێنێ ئەمانە 96 و لایەنێکی سیاسی دواتر وەکو ئەم کردی بەم پەڵە زەردە و خستێ ناو سەوزەکە و سوورەکەشەوە بەڵام هیچ سەرچاوەیەکی سیاسی تۆ بڕۆ سەیری کە ئاڵاکەی سەرچاوێکی مێژووی ئاڵاکەی تیان نییە بەم شێوە خۆرەوە ئیتر بێگومان کە ئێمە باز دە ڕەنگەکانی شەکەین ڕەنگەکان لەوانەیە هەر بۆ ئێمە ناس میلەتانی دیکەش زۆربیان سەوز سوور سپی تێدا چکەوکو ئێماڵین سەوز بۆ بەهارە بۆ ژیانەوەیە سپی بۆ ئاشتیە سوور بۆ قوربانی خوێنەکە تا ئەمە لە زۆر لای دیکەیە هەبووە لە زۆر وڵاتی دیکەشا ڕۆژ لە ئاڵاکەیانە هەیە هەتا زەمان عەبدولکەریم قاسم کە ڕۆژەکە دانێ بە تشتێکی ئەوها کورتی بۆکە گوایە ئەو کاتە ڕەمزێک بۆ بۆی کەوا کوردیش هاوبەشە لەگەڵ عەرەبا لەم وڵاتەیە ئەم ئاڵایە با بڵین دواتر هەرێمی کوردستان بە بڕیارێکی ڕسمی ساڵی 92 پێم وابێ بڕیاری من هەموو سەر لەوانەیە بەهین لە یادم نیە بەڵام هەموو ئەوانەی کە پەیوەندی بەدانان بە ئاڵاکە و بە شێوازەکەی هەیە وەکو بڕیار کە دواتر لە وەقایعی کوردستانە بڵاو بووە لە پەرلەمانە بڵاو بۆتەوە کە ئەمە بێ بە ئاڵایەکی فەرمی بۆ ئەم هەرێمەی خۆمان و بە خۆشحاڵی و ئەمڕۆ ئەرەم بەرێمەنە پارچەکانی دیکە ئەگەر وەکو پارت و ڕێکخراوەکانی خۆشیان ئاڵایان هەبێ بەڵام ئاماژەیان هەر ئەمەش وەکو با بڵین ئەعتیبارێکی گەورەی هەیە و لە زۆر مناسبەیە کورد بە تایبەتی لە دەرەوە ئەم ئاڵایەش بەرزەکەنەوە ئەم ئاڵایە یەکەم جار وەکو ئاماژەشتان پێکرد لە حەڤەی 1235 بەر لە ڕاگەیاندنی کۆمار بە ئامادەبوونی پێشەوا قازی محەممەد و نزیکەی 10,000 کەس بە تایبەتی لە خەڵکی مەهابات و دەوروبەر حتا لە هەندێک لە ئەفسەران و سەربازانی سوپای رووسیش لەوێن کە خەڵک کۆ بێتەوە ئەم ئاڵایە لە سەربانی ڕیاسەتی ملی کوردستان و یانەی پێشمەرگە هەڵەکرێ حتا خەڵکی سلێمانی بەشدارن لەو ڕۆژەیە ئەوەندەی من لەسەر چاوە مێژوەکان بەسم بەرچاوم کەوتووە و خۆشم لە یەک دوو شتا بەرچاوم کەوتووە کە مامۆستا عوسمان دانشی ڕەحمەتی وەکویچە لە تێکۆشەرە دیارەکان و سیاسەکانی سلێمانی چێ بۆ لەوانەی لەو ڕۆژەیە لە هەڵکردنی ئاڵای کوردستانە لە مەهاباد ئامادە بووە ینی ئەمە ینی بەلای خەڵکەوە ڕێز و تەقدیرێکی زۆر بۆ کە ئێستش تا ئەم ڕۆژگارە ئێمە هەمومان ئەم ئاڵایە لە پارچەکانی کوردستانە ئەگەر ئاڵای لۆکەڵی خۆشمانە بێ وەکو پاتە ڕێکخراوەکانی دیکە لە ڕۆژ ئاوایان نەبا کورد بەڵام ئەم ئاڵایی بەم شێوە و بەم دیزاینە هەر لای ئەوانیش با بڵین ئاڵایەکی با بڵین جێگە ڕێز و پیرۆزە. باشە دکتۆر اینجا بەپێی بەڵگەنامە مێژوویەکان بە یەکەمین دەوڵەتی کوردی میتانیەکان بوون کە ئاڵای بۆ نمونە ئاڵایان بەکارهێناوە لە 1500 ساڵی پێش داینە تەنانەت شوێنیشیان لە ڕۆژئاوای کوردستان و کوردستانی گەورە بوو ئەمەیان چۆن بۆ و سەردەمانەتی بەڕێزەکەم هەندێش دێ مەسەن ئەمڕۆ هەندێک گۆڤار ئێڵێ ئێمە قەت ناڵین سەد میتانیەکان ئەم کوردەی ئەمڕۆن ئەڵین ئەم کوردەی ئەمڕۆ لە ئاکامی پرۆسەیەکی مێژوو کوردی گەورەوە لە ئاکامی توانەوەی میتانیەکان لۆلۆیەکان چێ سۆباریەکان فلان کاڵێ لە بەودەقەیەکی مێژوویە پرۆسەیەکی مێژوو کوردی چەند هەزار ساڵە ئەم کوردی ئەمڕۆی لێ دروست بۆ بێگومان تۆ میتانی و هەیە لولوبی هەیە و فلان هەیە ئەمانە هەرێکێ لەمانە ڕۆژگارێک دەسەڵات بوونە بەڵام ئایا هیچێکێ لەم بەڕێزانە لە سەرچاوەیە کە ئەو ئاڵایی بەڕەنگەوە بینیوە هەتا من ئێستا مادەکان کە ئەڵێن ئاڵایان بووە بەڵام من هیچ شێ مەحموم بینیوە شێ مەحمووی مەلیک ئاڵاکەی تەختێکی با بڵین سەوزا لە دوایەوە هیلارێکی تایە
مانجێکی تایە ئەمە با بڵین ماوە ئێستاش با بڵین لەسەر چاوەکانە هەن مەسەن بۆ نمونە کە باسی ئاڵای کۆمارەکەی باسی ئاڵای تەعالی کوردستانەکەی باسی ئەمانە هەن بەڵام کەسێک نایە یان کۆمەڵی ژێکاف ئاڵاکەی ماوە بەسەر ئەحمەد خواجە لە چیمدیە ڕسمی ئاڵاکەی شەمەحمی کردو و سەهمی بۆ کردووە بە قەڵەمەڵێ ئەمە ڕەنگەکەیەتی ئەمە وایە ئەمە مانگەکەیە باسی کردووە لە هەندێکا بە سەوز و لە هەندێکا وەکو لە شینی کاڵە چێ باڵێک تەختی ئاڵاکە بەڵام کەسێک کاتۆ بڵێ بیزەبت ئەمە هی میتانیەکانە بۆیە من لێرە کە تۆ بەمنەڵی من ناتوان پێ بڵێم وڵایی لە فڵانە کتێبە ئاڵێ ڕەنگی ئاڵاکەوا بووە باشە دکتۆر بۆچی ئێمە کاگەڕێنەوە خۆت وەکو مێژوو ناسێ هەرچی ئەو بابەتانەی کە هەمانە ئەیتر بە دەستنووس بێ مابێتەوە بە بۆچوونی کۆمەڵە کەسان بێ مابێتەوە بۆ یەک جار ئەمانەیەک لای نەکراوەتەوە کە ئێمە دانی پیا بمرێ کە چ بابەتێکیان ڕاستە و کامەیان تەواو دانی پیانرا و ئەمەیان ئەتوانین ئێمە وەکو مێژووی خۆمان بۆچی هەموو کاتێ ئێمە بە بۆچوونی شەکەی کار لەسەر بابەتانەکەین بۆ ڕاستکردنەوەی مێژوو بێ بەڵگەت بەدەستەوە بێ ئێمە هیچ بەڵگەمان نییە لەسەر بابەتان بە بەڕێزە دەڵێم هیچ کەسێک ئەتوانێت بێ بڵێ کاکە ئەم پارچە پەڕۆیم لێ بەجێ ماوە کە ئاماژە بۆ بکە کە ئەمە ئاڵای کوردستانە زۆر شت ئەوترێسە ئاڵای کوردستان لەس ئەم ئاڵای ئێستاش کە لەوانەیە لێرە مەجای تیانە بێ پێم وایە زیاتر قسەی جیرفانی چەند کەسێکە ئەگەر هەندێشت دێت تۆ بێ بەڵگەیەکی چکە مێژوو بۆ خۆی قەت ناتوانێت بڵێ من لە فڵانەش تا سەداسەد ئەی پێکەم کە تۆ مێژوو ڕاوبۆچوونی جیاوا سەڵەگرێ جگە لەوە شتەسا من ناتوانم بڵێم 100 ساڵی کە بڵێم ئەمە ئاڵای هەرێمی کوردستانە بووە چکە ماوە لە هەزاران ڕسما ماوەتەوە لە بڕیاری پەردەمانە هەیە لە وەقای کوردستان بڵاوەتەوە تۆ ناتوانانی ئینکاری لێ بکەی بەڵام بۆ میتانیەکان نابوو ئەوان نا بۆ ئاڵاکانی با بڵین سەردەمی منیشتە بۆ سۆران بۆتان بابان هیچ شتێک ماوە بڵێ ئەم ئاڵاکەی بۆ نمونە پاشای گەورە ئاوها بووە کە لەوانەیە هەشی بوو بێت چکە ئاڵا لەسەرەتەوە ببوورە شەر نەبوو ئاماژە بێ بۆ قەوارەیەکی سیاسی بازرگانەکان بەکاریان هێناوە با بڵین بۆ ڕێنوێنیکردنی خەڵک بۆی ڕێی لێون نەبێ ئاڵا چەقێنراوە بۆی خەڵک ڕێگا بدۆزێتەوە وەڵای دکتۆر بۆ چوونێکی تریشم خێنەوە من هەر سەبارەت بە ئاڵای کوردستان لە دوای میتانیەکان ئیمپراتۆرێتی دەوڵەتی ماد بوو کەیتر بە باپیرە گەورە دادەن ئەوان دکتۆر ئەڵەن تەنانەت ئەوانیش ئاڵایان هەبووە و ڕەنگی ئاڵاکانیشیان سەوز و سپی و سووری تیابەکان من بۆ خۆمەوەی مادەکانم خوێندێتەوە کە ئاڵایانە بۆ بەڵام پێ بڵێم چ ڕەنگێک بووە چکە ئێستا لەوانەیە تۆ ئاڵای عێراق کاڵێ ڕەش پەیوەندی هەیە بە سەردەمێکی دەسەڵاتی ئیسلامیەوە کاڵێ سوورف و سەردەمێکی ئیسلامەوە ئێستا کە بە تۆڵێ ئەڵەمی من دڵنیات دەکەمەوە نیشینە کوردەکانی شەمووەیان بووە بەڵام کوا ئەو خەڵکی ئێمە کە هەڵی گرتبێ یان نووسی بێتی ئێستاش ئێمە قسەلەواکەین فڵانە کە سەردەمی پاشای گەورەیە بۆ نمونە ڕۆژانەی نووسیوەتەوە بەڵام دیار نییە دەفتەرەکەی مامۆستا حسێن نازم تام ئەخیرە بابڵین کتێبەکەی دیار دکتۆر تا بەڵگەکان لەبەر دەستانە بن ئەکرێ زیاتر بابڵین بۆ چوونە بە تۆڵێ من پێم وتیتم ئاڵا شتێک نییە بڵە وڵایی چکە پێش ئەوەی بکرێ بە ئاماژەیەک بۆ دەوڵەت یاخود بۆ قەواری سیاسی بازرگان بەکاری هێناوە زۆربەی سوپاکان لە کاتی جەنگا هیچ لەو شتانی کەیان بۆ ئاڵا بووە پاراستنی ئاڵاکە دیاخود خستنی ئاڵای بەرامبەرەکەتیشەوە لە دەستکەوتەکانی شەڕ چەند گرنگ بووە تۆ ئەو ئاڵایی خۆت نێری بکەوێ یانەوەی بەرامبەرەکەت بابڵین بیخەیدانی ئەمانە بۆ ئەو ڕۆژگارە گرنگ بووە بەڵام من پێ بڵێم وڵایی لە شەڕی عوسمانیا ئاڵاکەی بۆ نمونە پاشای گەورەوە بووە یان بەدرخان پاشاوا بووە یاخود برایم پاشا لە شەڕی لەگەڵ فڵانم دەسەڵاتە ئاڵاکەی وا بووە لەوانەیە لێرە خەڵکیش جۆم لێ بگرێ و کۆمنتیش بنووسێ هەموو بۆچوونی جیاوازە دەست خۆش بە دکتۆر ئینجا هەر سەبا سان کرد و بە هەموو ئەو هۆزانەی کە لە ڕابردووە هەبوون و کە ئاڵایەکی تایبەت بە خۆیان هەبووە و ڕەنگەکانی جیاواز بووە لەو کاتانەی کە ئیتر هاتوونەتە سەرەوەی کە لە ساڵی 1945 بە ئامادەبوونی پێشوا قاسی محەممەد ئەو سەرکردانەی کە لەوێژ ئامادەبوون سەرکردە کوردەکان ئی پارچەکانی تری کوردستانی لێبوو لە ڕۆژهەڵەکە بتوان ئەوانیش بەشدار بن و بڕیاردەر بن لەوەی کەم ئاڵای بێتە هێمایەکی کوردایەتی لە بنەمایە ئەوان کە کۆمەڵێژێکا بەبێ بە پارتی دموکراتی کورد حزبی دموکراتی کورد کوردستان و ئاڵاکەی ڕێک لەو ئەو ئاڵایی بابڵین ژێکاف ئەکرێ بە ئاڵا بەڵام بەو دەستکاریانی کە ئەو کاتە کراوە بە نیو ڕۆژ و ئەوە هەندێک سەرچاوە ئەڵێن دوو ئاڵایە بۆ بەڵام ئەوی کەماوەتەوە لە ڕسمەکان و لە بەڵگەکان و ئەوانەی بە شعرەکانی هێژار و هێمنە هەر ئەو شعرەیە کە نیو ڕۆژەکە و گوڵەگەنم و قەڵەمەکەی تایە لەبەرەوە بەڵام بڵێم سەرکردەوەکو سەرکردەی سیاسی لە چلەکانە خۆتەزانی ئەو کاتە مەسەرەن چێتە بووە شێخی نەمر بووە لە داری کەلیس دەست بەسەر بووە
ئەوەی کە دیار بوو ئەو کاتە پێشەوا بووە سەرکردەکانی دیکارتن دە پێشەوا وەکو کەسایەتێکی سیاسی وەکو پیاوێکی دیاری شاری مەهاباد ئەکرێ بەسەرۆ کۆمارەگە ناخۆی با بڵین پێشتر پێشینەیەکی واشی لەگەڵ ژێکافا نەبووە بەڵام بنەماڵە و عیبێکی ناوداری شاری مەهاباد و کورتپەروەربوونە ئەمە ئەگەرمە بڵێ خۆی پێشتر لە مؤسسینی ژێکاف بێیانەوانە خۆی کە بە ئاگاداری ڕووسەکان ژێکاف بەبێ بە حیزبی دموکراتی کوردستان هاوشێوەی فرقەی دموکراتی ئازربایجان ئەو ئاڵایە کە دانێن بە پشتبەستن بەو ئاڵایی ژێکاف بڵێم هاتوون و نووسراویان بۆ کردووە بەڵام بۆتە ڕەمزێکی میلی و بابڵین بۆکو گشتاندنێک کرا و خەڵک ئەگەر لەو کاتیا تۆ لە خەڵکت پرسییا بوو تا ئاڵای کوردستان چ ڕەنگێکە ینی من لە بیرمە ساڵی 91 کە ئەو کاتە بارگای پاسۆک لەسەر زادی لای زانکۆی سەلاحەدین لەو شەقامە گشتیە ئەوان بە پەیکەرێک کردوان خەڵک هەندێکی نەیەزانی ئەو هینە چییە بابڵین ئەو ئاڵایە مەسەرەن لە بەروی و هەموو کاتی خەڵک بابڵین ئەو وردەکاریە سیاسیانە ئەو باگراوندە سیاسی نییە بەڵام ئەو کاتە موسەقەفینی کورد و خەڵکی سەرجەم هۆزەکانەوانەی کە لەگەڵ پێشەوا قازیات تەبابوونە و بەشدار بوون و پشتیوانی کۆمار بوونە لە ڕۆژی ئاڵا هەرکردنی ئاڵای ئامادە بوونە وەکو ئاماژەم پێکرد خەڵک لە کوردستانی باشوورەوە چووە لە سلێمانیەوە خەڵک چووە لە کۆیەوە خەڵک چووە کە بەشدار بوونە لە کۆمار بێگومان ئەوانە هەمویان ئاگادار بوونە لە ڕۆژی هەڵکردنی ئاڵای کۆماری کوردستان لە مەهاباد. زۆر باشە دکتۆر ئەوە کەمێک لەسەر مێژووەکەی قسەمان کرد و ئێستا لەخوای گەورە بەزیە بێ ئێمە خاوەنی ئەم ئاڵای پیرۆزی کوردستانین چۆن کارێکی وا بکەین هەمیشە بە بەردەوام ئاڵای پیرۆزی کوردستان شەکاوە بێت بەرز بێت هەمیشە قەت نەوی نەبێت ئەم ئاڵای هەمیشە بە بەردەوام شەکێتەوە چی لەسەر تاکی کوردەکە ئێمە ئەنجامی بێن و هەروە ئەم ڕۆژکە ڕۆژێک دانراوە بۆ ڕۆژی ئاڵا ئەوی لەسەر ئێمە چێ بیکەین پێش هەموو شتێ بەڵین بەرزڕاگرتنی ئاڵای کوردستان ئەرچی سەرشانی ئەو دەسەڵاتە سیاسی هەوڵ بدە هەتا بووی بکرێت تا پێگەی هەرێم بەهێز بێ تاوەکو هەرێم لەگەڵ هاوڵاتی خۆی و لەگەڵ خەڵکەکەیە تەبابێت تاوەکو خەڵک هەز بە ئاسوودەیی بکە لەم هەرێمەیە پێگەی ئاڵاکەی لە دڵی خەڵکا بەهێزە بێ لە ناو عێراق و لە دەوروبەریشا بەهێزە بێ چکە بەهێزی ئاڵا بەهێزی نابێ ئەگەر بێت و تۆ پێگە سیاسیەکەت لاواز بێ تا هەرێم بەهێز بێ تاوەکو بەرەی ناوەخۆ لەم هەرێمەیە کە نێوانی خەڵک و هەرێمە تا چەند ئێمە لەگەڵ دەسەڵاتە سیاسیەکەمانە تەباین و بە نوێنەری خۆمان ێزانین ئەوەنگە پێگەی ئاڵاکە بەرزەبێتەوە کە تۆ حکومەتی ناوەندی عێراق و وڵاتانی دەوروبەر و وڵاتانی دەرەوەش هەستیان کرد کە ئەم پێگەی هەرێم پێگەیشی بەهێز نییە بێگومانە و کاتە ئەو ئەتیبارە سیاسیت بەهێزش بۆ ئاڵاکەی دانانرێ لەبەرەوە من پێم وایە هەتا دەسەڵاتدارانی ئەمڕۆی هەرێم با بڵین بە هەردوو حیزبە گەورەکەەوە حیزبەکانی دیکەوە بە معارەزەوە هەوڵ نەدەن پێگەی هەرێم بەهێزکەن من دڵنیات دەکەمەوە ئێمە هەتا بەیانی وەکو لایەنە کۆمەڵایەتی و لایەنە شعبیەکە گرنگی بە ئاڵا بدەین ئاڵا پێگە بەهێزەکەی نابێت لە کۆڕ و بابڵین کۆڕ و ناوەندا نێوچەی و نێودەوڵەتیەکانیشدا لێرە بێگومان ئەرچی کە ئەو بەهێزیی فراهەم کرد ئەو کاتە بێگومانە بێ ئەمە ڕنگ بداتەوە لە پرۆگرامی خوێندنا لە ناوەندەکانی خوێندنا لە فەرمانگەکانە من زۆرم بەلاوە خۆشە بێ و مەسەن ڕۆژێ بێ من هەست بەوە بکەم کە خۆشە ئاڵایەکی کوردستان بەقەدمەوە بێ مثلا من نەکبێم لە هەندێک کاتە ئەسا منەی بینم ئەو کاتانی کە پەیوەندی لەگەڵ بەغایەتێکە چێ ئەنجاکەونە ڕێوڕەسمکردن و قسەکردن لە ئاڵایی بۆ کاتەکانی کە ئاڵا لە یاد نییە مەسەن تۆ بۆ نایی مەسەن ئەو ئاڵایە وا لێ بکەی کە خەڵک من هەز نەکەم ئەمە کابێ بە کەرەستەیەک لە کاتی کێشە و ململانێ لەگەڵ بەغدایان لەگەڵ ئەنقەرە و ئێرانە تۆ بێی باسی دە بکەین تۆرە پێگەی خۆت لەگەڵ خەڵکە ئاشت بەوە بە بەدەسەڵاتێکی باڵین سازا و لەگەڵ خەڵکە بزانێت چۆن خەڵک ڕێز دە کۆی باڵین سیستمەکە و لە ئاڵاکە شەگرێ زۆر ڕاستە دەست خۆش بێت سپاس بۆ زانیاریەکانی بەڕێ زەماندوو نەبێ دەست خۆش بێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوونە